سڵاوتان لێبێ لە پرۆگرامێکی نوێی گەڕان لەگەڵتانم پرۆگرامی ئەم جارەمان زۆر تایبەتە بە نوێکردنەوەی کللتوری کوردی. اینجا ئەمەوێ بچمە لای کەسایەتیەک ئەمڕۆ کە ئارەزووی تازەکردنەوەی ئەو کەلەپور و شتە کۆنانی کە لە کۆندا هەیە ئەو دروستیەکاتەوە بەڵام بە شێوازێکی بچووکتر. ڕاستە کە زۆر کەس هەیە لە ئێستەیە گرنگی بە کللتوری کوردی ئەیا شتەکان دروست ئەکاتەوانێ وەکو خۆی، بەڵام جیاوازی ئەم کەسایەتی لەوەیە کە ئەم شتانە بە شێوازێکی بچووکتر دروست دەکاتەوە. اینجا ئەمڕۆ سەردانی شاری هەولێرم کردووە، سەردانی گوندی شێخەشلم کردووە لە ناحەی بەحرکە لە شاری هەولێر. اینجا ئەچینە لای ئەو کەسایەتیەش، بەڵام بەر لەوەی بڕۆینە لای ئەو گفتوگۆی لەگەڵا بکەین ئەمەوێ بەناو ئەو گوندەیە بگەڕێم و لەگەڵ چەند کەسێکە قسە بکەم سەبارەت بە نوێکردنەوەی کەلەپوری کوردی بزانم تا چەند گرنگە لە لای خەڵکی. اینجا وەرن لەگەڵ ما بن. اینجا ئێستاش لە گوندی شێخەشل گەڕانەکەمان بەردەوامە. لێرە شتێکم بەرگێکەوت وتیان لێرە دیوەخانێک دانراوە تەنها بۆ پیاوەکان کە ئێواران کۆ بنەوانێ. اینجا هەر لێرە دایەکم بینی کە دانیشتۆ. اینجا حەزەکەم چم بۆ لای ئەو قسەی لەگەڵا بکەم. چۆنی دایەگیان بەساخۆ بم ئەحواڵێ ئەو چێکی بە مێوارەی لێرە دانیشتم شات مێ گوتم بڕچ لێرە دانیشتم. چی بووی؟ ئەیدز ببووم لە ژۆرێ. ئاز ببووی لە ژوورەوانێ هاتم ڕچ لێرە دانیشتم. هەوای لێ باوە خۆجەوێکی خۆشێ والله بەساخۆ بم دایەگیان ئەمێ باسی کاتی کۆنم بۆ بکەی بزانم لە کۆناژیان چۆن بووە ئێستا چۆن بووە باسی ئەو شتە کۆنانی زوم بۆ بکەی. من گەرەک شارەزایم لە چتی کۆن نییە گەرەک ڕاستە مەبەست مەزای لە چیە لە کۆنابووم لە دروستکردنی مافور و دروستکردنی شت بەخوری و ئەوانە ئێستا خۆتە زاری دنیا پێشکەوتو هەموو شتێ حازرە لە بەردەستمانەوە نیە. لە کۆنا چۆن دروستانە کرد مافورتان دروستمان وڵات تەشیمە خوریمان دەپشکنان دەمان ڕێست و بەتەشی بەتەشی دەماڕێستانە نەماوە. ئێستا شتانە نەماوە ئەمە هەر ماتمان هەر ماوتانە قەیناغمان مای درونەمان ما ئەوە ئێستاش بەکاری هێنن وەخوای پێشتان بەکارمان دەنێ بەس ئێستانە ئێستا توانایەوە نەماوە هیلاک بی بە شتانەوە. ئەنەکە هەموو شت بوون کارە باتمایش ناوەڵڵا ئێستا شتە بەکارە باکاکرێ بەڵام هەر خۆشە ئەو شتە کۆنانە زین و بکرێتەوانە گرنگی پێ بدرێوە نیە. ئێستا ئەڵێن لە کۆنا خۆتان دۆ و ماستا و ماست و شتانەتان دروستەکرد دە بەخۆش نیە ئێستا خۆشیمان دەکردە ماست و داندۆکمان دروستە کرد و پەنیر و لۆر و ئەو شتانەمان دروستە کرد. بەس ئێستا شنی ئێستا کوا تاقەتی وانانی ناکەن وڵی داوەنە حەزرە لە بەردەسمانەرانەکە وشمان پێ ناکرێت وڵا ناکرد ناوەڵە ناکرێت وڵا ئەم دەرێمە بووچە خۆمان هەم زادەن دایکی کەم دەنانی بکەن کچێ ناکردن گەرە خۆشە دەرێن کچێ هەستە میرەکەینە وەخت ناکردنێمان هانەکە ئەزایی چۆنا ئافرەتیم سەردەمە تۆزێ لە چاو ئەوانەی پێشترا تەمەڵن تااقەتمان نییە زۆر دانیشان خەریکی نانکردن و ماس دروستکردن و ئۆشتانە بین. بەڵام خۆی هەر سەحیترین خواردن کە بۆ لەو کاتەیە بۆ کە هەموو شتەکان دەستکردی خۆمان بووە وەنیە ڕژێک داندۆکمان کرد داندۆکی بە ماست و بەستاواریمان کرد لێرە ئارێوەڵا باشەدا لێرە خەڵکی ئەم گوندە هەمووی یعنی وەکو کاتی زوو ئەو شتانە دروستەکەن بۆ منە دەستکردی خۆ هەیە دروستەکەوە هەیە دروست ناکاو ئێسەوە دروستی بووکەکانە نایکە گلێو لە بووکەکانە هەیە نایکە نایکرد وڵا کوڕەکەمە هەندەچی دروستکە هەندە داندۆکمان لۆ دروستکە کاکە وڵا چمەندە ماستمە دوکانە هی ناوستاوارشمان هەبوو هەندێکمان تێک کردی وڵا شێرامان بردمان کردمانە سەر بردمانە سەبانێ دروستان ئارێ وڵا جا من نازانم ئەستانش دەیدەنین بەسترقی لە بتە داندۆک بەسترق هەم خۆشە بەسڵ خۆشە من دایاسە نەم خواردووە مەخوایە مەخوارد دۆ بە کەسچی دەنێن کەشکە خۆم دەخۆزانتە دۆ بە کەسچی دەنین بەڕوونێ مەڕی بەڕۆنی مەڕی ئەرێوەڵا بەڕوونی مەڕی لێ دەنین یخوا ئافێتان بێدافکە یاڕبی ئەشتانەیە بە بووکەکە بڵە بڵێتر تۆ دروستی کە تەواو چێرە چێ دروستەکەن دروست ناکەن بەخۆیان تااقەتمان نییە وەکو ژنی و کاتە نینی ئەمە دانیشین هەموو شتێ دروستکەن و حازری ئێستا شتەکان حازرە لە بەردەستمانەوە نیە ئەو تەفڕنی لێرەیە دەسەمون دەین دەرم کچێ دەنانە چتەرکەن چیشەکەن هەرە چێ تااقەت ناتەکردێ
ئەیدایە لە کۆنا دروێنەوە ئەو شتانەتانە کرد بۆ گەنموجە و ئەها عادي كو عليه والله هیلاکە بوون لەو کاتاشە والله من نم كرديا خۆت نەتکردووە ما والله نم كرديا هاوسەرەکە كم بيشي مزنش هنا ابو او مرت هذا باشي من هاتيمه يعني وشي جني من دوامي. هاتم او تستانا انا ما ابو قالك یعنی ژنی دووەمیشی اري والله بەنازی ژنی دووەم دایم بەنازە وایە والله اري والله پیاوەکە تێکرد پیاوەکە لە ژیان ناماوە لا والله انا ما خوالی خۆش بێ خوالی خۆش بێ دایگیان بە ساقە بووم دایگیان زۆر عزیزتمان لا لا بقربان دم خير خۆشحاڵ بووم دایگیان هردو قوربان بەحافیز قربان كذا بخير بە ساقە بووم ئێستا شار لە گوندی شێخەشلین اینجا چاوم بە مام کردۆ کەوت کە ئەم زۆر دەمێکە لەم گوندەیە ئەژی ئەمەوێ بیدوێنم و هەنێ قسەی لەگەڵا بکەم سڵاو لێ بێ مام کردۆ ممنون بخير بن ست ساعة ئەحواڵە چۆنە ممنون برسم ڕۆژانە بەچیەوە خەریکن والله وكو خريق بونا وروكد هر كسو كارو كسابتا راستا. هر يكو كارو كسابتا شي خريكا اما وكو واي بير بوين هر نا گەنجی تا ئێستا شەر گەنجی رولا مزقفتو لك مام کردۆ ئەمە باسێکم بۆ بکەی کە تۆ لە ماڵەکەی خۆتە وتە دیوەخانەکەدا ناوە هەروەکو جاری جارانوەکو کللتوری کۆن جا حەزەکەم باسێکم بۆ بکەی چۆن ئەوەت کرد کە وەکو جاران ئێواران کۆ ببنەوە پیاوەکان بري والله يما لبا وبا بيران رافيرا او يعني وبيرم ديك بابم خانيشي جزيري هبو لبردر كيماري دوستو برادر وخزماني قنتي داخل دبونو باشان او انما او مبشاهدي همو قندي برندي وخاني دوم مان كلا دري ماري مان كردو او مان كرد باشان او انما ايدي قلت من ناكري اما ببيدي وخان او ما ندرس لو بتساوي خوتان انا لي راحتين يعني لبا بابيرو او لي راحتين ماوەی چەندێکە لەم گوندایی مام والله ما لا باو بابيرو بابيران مان لي رجيا بەڵێ بابم بولد لي ربوا مام کردۆ حەزەکەم پرسیارەوە لێ بکەم کە بزانم ئایا تا چەند گرنگی بە کولتوری کوردی ئەدرێ ئێستا تۆ لەڵێ لە باو باپیرانمانەوە لێران لە کۆنا چەند شتێکە بووە چەند کۆمەڵە شتێکە بۆ کە کراوە بەڵام ئێستا نەما بەبوونی پێشکەوتنی هەموو شتێکەوانەیە خەڵک ئیشەکانی بۆ ئاسانتر بووە بۆ نوێ دروێنە ئەکرا جاران یاخۆت مافور دروست دەکرا اینجا ئەمە تۆ باسێکم بۆکەی لە کۆنا ئێوە چۆن ئەو ئیشانەتانە کرد ئەو ئامرانی بەکارتانێنە براستي حقوانية براستي حقوانية يعني تزيلي ما او شتانا بفوتينين اما حقوا من داران مان نوي نوي مان فير او شتانا كاين كا بليكاني كودا كري داما كودا كري سيريس كاني كودا كري يعني او شتانا حقوا نيفوتينين اوش براستي كم ترخمي لميا لو تزيلي او زغر او جيلا اما لو نوي خومان باسينا كاين يدي كواتا تاو دفوتيت انه نامين يعني وشتانا قمكاني من داران يعني قمي من داران عن زوجتي يعني لا بابتي كتسان صاباني عن يك كتسال عن ناس عن صاباني والله مش بابا يتوال عن ناس عن صابانيتيا بابتي قران ناس عن بليكانيتيا يعني هرستاي بليكي دو دارك دادنو بدارتي ليد داو ديو قالو داخوتسن صوتي دروات يعني بس مرحله دقيقه تسر شاركي او شاري كزي جميل يدك بليكي ليد دال داري وكتسن دروات يعني وشتانا حموي نمان فوتان دبي اما اهتمامي في يعني دبي مثلا ايوا شاء ياريانا ناك نا والله ناك والله كم ترخمينا كم ترخميمه كم ترخميمه يا اگر هر او ابروات براسي دفوتيتن او جمانانا او مام کردۆ ئێستاژ وەکو کۆن کەسێ لەم گوندەیە هەر وەکو شێوازی کولتوری کۆن ئیش بکات بۆ منە ئێستا من قسەم لەگەڵ خانمەکە کرد ئەیوم ئێمە جاروبار ئێستاش وەکو کاتی کۆن دان و لە ئۆشتانە دروستەکەین حینا نەیمەش هەروێ هەرەمە لە ماری خۆمان ئەوەی هەموو سارانە منزەری ساواری دەکرێنین و بەو شێوازی یعنی گەنمە کوتا ناتانین ئەوە گەنمی بازاری بخۆین گەنمە کوتای بازاری بخۆین ساواری بازاری بخۆین ئیدی ئەو شتانە ڕاهەتی خۆمان دروستەکەین
یعنی هەتا شێوازی نان خواردن شێوازی نان خواردن پێشان دەباس سبەینەکەی زوو لەگەت سریکەی وچی پند ئەو قسەی کوردی هەیە دەرێ لەگەر سریکەی بلبلی دەبی هەرستین تقریبا هەمان ڕێچکەم لەگەرداچ مندارە هەمان ڕێچکەم هەمان ڕێچکە قەدیماگە دەبی سعات 6 و نانی بخۆی 12 نیوەڕۆ هەرستن و ئەو جیلێ عنی چ نەبەرەکەت لە ناوماری دەبینێ نەیچیت ئیدی بەس ئیترەوەی کەم تەرخەمی خۆشمانە ڕاست کەم تەرخەمی خۆمانە هاتی زوو بەس بەخوا هەر ناخۆشە ششی بەیانی هەستی والله هەرنانم پێ ناخر زۆر بە ئیستیفادە لایانی توبیەکەشی هەر بە ئیستیفاد و بەیانیەکەی زوو هەرستی و دەچێت سەر کار و کەسابەت و بەرەکەتی خوای یعنی خوای تەبارەک و تەعالە دەفەرمێتن کە مەلایکەتانی ڕزقی تەوزیع دەکەن کە سبەینەکەی زوو دێن زوو هەستن دەرەوە نووسیە خەویلێکەکە لێی گەڕن با بنویتن ئەوانەی لەسەر کار و کەسابەتن ئیدیخوا بەرەکەت دێخیتە ناومارەیە ڕاستەکەی مام کوردەوە هیچ کەسێکەیە کە گرنگی بە فۆلکلۆری کوردی با لە ئێستەیە بەێ وەکو ئاماژەمان پێکرد کا کازم ئەوە لەگەر کەلتوری کۆنەکانی بە خەرج پیشاندا بەنسبەت ژیانەوەی ئەسب لە گوندی ئەمن یەکەم کەس بوویمە ئەسپم کڕیا ئەعان گەنجان لە گوندی یەکەم ئەسپم لەو ڕۆژەی هیناوەتە گوندی ئیدیال عن زیاد بووینە چەند ئەسب سوارێک ینی گەنجانمان وەلی هاتیە گەنجانمان تەواو ئیحتیمام بەو ئەوەی دەن حتا لە مندارەکانی خۆم چارەگە نیو سعاتێ بێ ئیش دەبن یەکسەر دەست ناسپەکەی زیینەکەن و باژۆل و ئاقاری یعنی شتەکان زیندبوونەوەی جوانە هیچ شوێنێکی تایبەتەیە بۆ ئەسب سواری نەخێر بەس ئاقار هەیە یعنی چۆلی ئێرە گوندە هێشتان جێگای هەیە مەجای بۆشی تێدا هەیە ئەسب سواری تێدا ئێستاش لە ماڵی کاکازمین هاتوین سەردانی بکەین بۆ ئەوەی کە ئەو شتانە ببینین کە ئەم خۆی دەستکردی خۆیەتی وەکە زانن کە کللتوری کوردی زۆر شتی جوانمان هەیە کۆمەڵەشت کە لە کۆنا بەکار هاتووە لەوانەیە ئێستا هەنێک کەس وەکو هەنێک گەنجی ئێستا هەر نەزانن ئەوە ناویشی چێ و بۆچیش بەکاراتوە ئەنجا من ئەمڕۆ سەردانی کاکازمم کردووە کە ئەو شتانەمان پیشان بە ناوەکانیامان پێ بڵێ و بۆچی بەکار هاتوون سڵاو لێ بە کاکازم بەخێر بێ سەرچاوم بەخێراتنەشی زۆر گەرمتان لێ دەکەم بەخێر بێن سەرسەر و سەرچاوم سپاس دەکەم کاکازم ئەنجا من هەر هاتمە ژوورەوانەیە کە سێری ماڵەکەتم کرد دڵم کرایەوانە بەڕێزن یاخۆ نشتی جوانە دروست کرد بوو یەکسەر سەرنجی منی ڕاکێشا کە خانوویەکی بچووکە لەسەرەوەی ماڵەکە دروست کردو بە تەختە بەڵێ ئەرێوڵا من هەر شتێک یعنی ئەوە بیتن پێم دروست دەکرێت ئەوەشم هەر بەخۆ کردی ئەو نافورە زۆر جوانە ئەو خوانانە یعنی ماشەڵا دێ هەرچێت و برێ ئەمن پێم دروست دەکرێتەوە عەزیزم لە شتە کوردەواریەکانە زۆر حەزەکەم خۆت بناسێنی بزانین خەڵکی ئەم گوندەی تۆ یاخود خەڵکی شوێنێکی تری و چۆن دەستە پێ کردووە بەڕێزی ئەمن کازم ڕەشید مستەفا ناسراوم بە کازم فۆلکلۆر دانیشتی گوندی شێخەشلم هەر یعنی ئەولادی ئێرەمە با و باپیرم هەلێرە بوویمە هەلە ئێستاش لە گەدابی هەلێرەمە ئەمەوێ بزانم سەرەتای دەستپێکردنی تۆ حەز و خولیای تۆ چی بوو بۆ دروستکردنی ئەم شتە فۆلکلۆرانە بەڵام بە شێوازێک دروستی کردوتەوە کە زانین کە خەڵک زۆر ئێستا شتی فۆلکلۆری دروستی کاتەوانەیە یاخود ئەیهێنێ بەڵام تۆ دروستی ئەەکەیتەوە بەڵام بە شێوازێکی ئەوە نەبچووک جوان وەکو توحفەیەک وەکو توحفێک بەکاری بهێنینەوانە ئێمە ئەمێ بزانم حەز و خولیای تۆ لە کێیەوە بووە کەی سەری ئەڵڵا کەی دەستە پێ کرد ماوەی چەندێکە حەز و خولای من ئێمەداریە لەخوا بە زیاد یعنی وەکو دەرێ ئاواتەکەم هاتە دی دەستی ئەو شتانەشم هەیە ماشەڵا هەرچی مەخسەدم بی دروستی دەکەمەوە ئەگەر نەشم دیدبی لەوێ نەش ببینم دەبی وەکو خۆ دروستی باشەکە کازم بۆ نەچینە ژوورەوە و لەوێش قسەکانمان بەردەوامی فەرموو لە خزمەت دانە با بچین فەرموو جاکا کازم من کە هەر هاتمە ژوورەوانە کۆمەڵشتم بینی کە ننکم ئەو شتانەی هەبوو ڕێک ننکمم بیرکەوتەوانە خاڵی خۆش بێ وەفاتی کردووە بەس کۆمەڵشتم بینی کە ننکم هەیبوو ڕێک یعنی هەنگەڕامەوە بۆ ئەو کاتە قسەکەت جوانە وەڵا بەڕاستی زۆربەی بە تەمەنەکان کە دێن ماشەڵا عینەن بلا دەرەکی برازاکەم
لە کەرکوچە ڕاهات بوون ماشەڵا بەڵێ هات لە دیار ئەو سندوقی دانیش گوتی ماشەڵا هەندم یعنی یادگاری لەگەر هەیە زۆر پێ دڵخۆش بگوتی تقریبان 40-50 سال گەڕامەوە پاژاو شتانم کە چاو پێکات بەخوای ڕاستەکەی بەڵێ کا کازم باسێکەوەم بۆ بکە کە تۆ حەز و خولیای خۆتە ئەمە ئەڵێ لە مناڵێ و حەز و خولیای ئەوم هەبوو کە ئەم شتانە دروست بکەمەوانێ اینجا ئەمێ باسێکیم بۆ بکەی کەی دەست پێ کرد ماوەی چەند ساڵە تۆ ئەم کارە ئەەکەیت لە 2016 لە بیداەتی دەستم بەو جەنجەڕێ کرد جەنجەڕەکەم زۆر پێ جوان بە ئێرەم وەکو دیکۆرە حەزم لێ بوو ئێرەم هەمووی وەکو ڕەفە لێکرا بەس ئەوم لە بەرنامەدانە بوو کە ئەوها ئیشەکە ئەوها گەورە بکەم بەس کە یەکێکی جەنابتان و خەرشیدی ئەوها زۆر سەردانیان کردم و یعنی کە لێیان پێچامەوە گوتم دیارە دەبی ئەم شتەکە بم بەرە زیاتر وەکو ئێستا کە هاتنی گۆلەوە هەیە بەعزە شتی کەم پێ دروست بکاتن لەبەرەوەی کەیفم پێ دەکە سەردانم دەکەن و ئەو شتە کوردەواریانش لەخوای بە زیادبی پێم وەکو خۆی دروست دەکرێتەوە لەسەر بچوکی کا کازم لە عیلەکەی خۆتانە لە ناو کەسوکاری خۆتانە بەس تۆ تەنها ئەم کارە ئەەکەی یاخود کەسی کە هەیە مناڵەکانە یاخود کەسێکی تر کاوەکو تۆم ئیشە بکات نا لە بەس ئەمن ئێستا هەر نەک لە گوندەکەی خۆمان بەس ئەمن بەێ ئەرێەوە لە زۆر عزم لێ ئەوجا خەرچیش زۆر دێهاتەکەمان کەس نیە نەهات بیتەکنم لە لای لە دەرەوە زۆر خەرک دێتن یعنی ئەوها ناوبانجی منی بیستبی ئیلا دێ سەردانەکەم دەکاتن کا کازم ئەم شتانە لە چی دروستەکەی سە بۆ نمونە ئەمانە هەمووی دەستکوردی خۆتن بەڵام تۆ بە شێوازێکی بچووکتر دروستیەکەیتەوانێت ئەمە سەبوون مەم تەختانە چۆن ئەیهێنی ماوەدەکانیان چۆن ئەهێنی چۆن دروستی ئەەکەیتەوانە مێ باسێکیوانم بۆ بکەیت بەێ بە خودایی شتەکان زۆربەی پێکاتە شتە کوردیەکان زۆربە لە داری دروستکرا ڕاستە دار بۆ و یان دەبینی ئەگەر دەبینی هەندێک شتی هەیە وەکو بە قوڕێ دروست بکرێتن کەندووە تەندورە برێن زۆربەی ئەو خانی قوڕەکانە و ئەوانە زۆربەی بە قوڕێن بەس شتیتیان زۆربیان لە داریا لە تەختەی دار و شتیوا دروستکرا و بەرێ وەکو جەنجەر و ئەو شەغرەیە ئەو تەونەیە یعنی زۆر شت هەمووی مەشکە و شتەکان زۆربەی هەمووی دارەکانی ئەو دارانە لە خۆت ئەیهێنیت بەێ بە خۆم دەهێن داری تەبیعین هەموو داری تەبیعینە بەێ زۆر احتێ بەس داری جاو دارێکی زۆر بە قووەتە لۆ داری جاو دارجاوی پێدرێن بە وەزنیشە یعنی زۆربەی لۆ شتەکانی لۆ بەعزە چیت بەکارهاتێکە نەشێتن ئێستا ئەو خانە گزیریانە ئەوانە وەکو ڕقام هەشت زۆربە شەقرەکە پێیان دەرێن شەقرە کاری تا هەیە شەقرەشەیە کاری تا ئەستورەکە شەقرە گچکەکانن هەمووی دار بەڕوە دار بەڕوە ئەو داری جاو هەیە ئەو کانتۆڕانە ئەوێ سندوقی نوێنی پێدەرێن سندوقەکان بە بچووکی هەمانە و لە یاش بە گەورەی هەردوو چشم بە خۆ دروست کردی بەس ئەوە مێژوەکەی لەوانەیە بگەڕێتەوە لۆ 16 سال پێش ئێستا زمانی خۆ جوولەکەکان دروستیانە کرد یەکسەر وەستای خۆمانژێ کوردی کە چاویان پێکەت وەکوانیان دروست کردەوە دارەکەیان بە قووەتەیە داری گوێز و ئەوانە برێن باشەکە کازم تۆ ئێستا لە ماڵەکەی خۆتا ژوورێکە تایبەت کردو بەم شتە فۆلکلۆریانە باشە خێزانەکە چۆن ڕێگەی پێیاوی کە ئەم ژوورەی لە داگیرکەیت و ئاوام شتە فۆلکلۆریانی تیادا بنەی ئەمە لە داک و باوت وەڵی بەڕاستی دەزانین چیا زۆر کەسێ دەرێتەوە دیوەخانەکە لێ زەفت کردی یان ئەوهانە منیشواڵەوە تۆ ژوورێکە لێ گرت بەزەبت یعنی میێوانیش ماشەلا زۆر دێن لەبەرەوە یعنی هەندە کەسێ دەرەوەندە خەرکەت بەسەوە دێ لە مارێ و ئەوها دەرێ ئەو عەزی خۆتی مایی وەڵا لەوە زۆر یعنی ئەگە ئەو نەبی ئەو شتانم پێ ناکرێت چکە برێ خێزانەکە و پاڵپشتیونەکان ناتوانانی بەرحمە لە داک و باێرە لە پاڵ پشتمە ینی هەر نەک بە بەرنامە و بە سەردان خەرک زۆر بە ینی بە میێوانداری دێتەکەم لۆ هەندێک پێی سەر بەرزم بەڕاستی ڕێزمانەیە بۆ بەڕێزی ئیشەڵڵا هەر ئاوا بەیەکەوە مێن نەوانێ بەس منیش وتم خوای یەک ژووری داگیر کردووە ئەم پیاوە وەڵا زۆر کەس پێی گوتی ئابەڵێ ئارێوە لە زۆر کەس بێ گوتە بەزەوە حەزەکەی منەوە یعنی عەزیشم لێ بەڕاستی شوێنەکەی فراوان بکەم بەڵێ حەزەکەی شوێنەکە و گەورەتر بکەی ئارێوە لە ئێستا عەزم لێ لە 100 مەتری ئەوە ببتە دیوەخانێک لە 100 مەتری بەمبی هەموو 24 ساعتی میوانم هەبیتن لە خزمەتی هەموو کەس چینی توێژە چرداما باشە کا کازم کەس هاوکاری نەکردووی بۆ ئەوەی کە ئەم شوێنە گەورە بکەی شوێنە بکەیتەوانە بۆ خۆت بە خودای ناو لە هیچ کەس هاوکاری نەکردیمە یعنی زۆر هەولیشمدا یعنی بەخۆی کەلتوری وڵات کەلتور ناسنامەیە هەر وڵاتە ئەو کەلتورێکە نەبی یعنی بەڕاستی ئەمە پیشانازی پێوە دەکەن کە ئەو کەلتوران هەموو باب و باپیرانی کوردیش کە چەند جوانە ڕەحمە لە داک و بارێ وڵات شتەکانیان هەمووی جێگای دەستخۆشینە ئەوانەی کە
ئەو فکرە جوانیان هەبوو ئەو شتانیان هەموو بەخۆ دروست کردیان نەوەکو ئێستا ئەو پێشکەوتنی ئێستا کە برێن کۆمپیوتەرە و هەموو شتەکان بە کۆنتترۆلات و بە هەموو شت بەڵام ئیشەکاتن ئێستا خەڵک زیاتر وەکو جاران حەزی بە شتە ئێستا بەڵێ کولتوریەکانە. ئێستا خەرک زۆر وا دەگەڕێتەوە سەر شتە کوردەواریەکان ئەکید وایە. سکوا هەمووی بەڕاستیت پێ برم هەتا لە ڕووی خواردنەکانیش هەمووی سعی بوون شتەکانیان هەمووی بە پوختەیی بوون هەتا ئێستا لە ڕوو ئەو بەڕانە و ئەو مافورانە کە لێ دانیشتینە لەوانێت تەمەنیان 56 سال هەبیتن ئەوە کۆنا ئەوەندە کۆنە ئەمە ماشڵای دەستکردەوە نیە هەمووی دەست کردە ئەدی ڕاستە ئێستاویدی هەمووی هەرچی دەکڕی بای سارێک دوی ساری هەموو حازری ئەدی هەموو شتەکە بەس هەر ئەمانە جوانکاریە. جوانکاریەکەن. زۆر شتەکان زۆر جوان ئەی کاکازم ماشەڵڵا ئەمە چێ لەناو ئەم زەرفەیە؟ ئەوە توتنی جغارەی هی کۆن هی کۆن هەیە عەزیلی ئەوها دێ بە دەفتەر ئەوها بەو دەفتەرەی دای پێچیتر ئەوها دەفتەری جغارەی و بە دارجغارە ئەوها بەو دارجغاری دای چێشی یعنی عەزیلیە لێرە شتەکان هەمووی کوردەوارینە عەزیش لێ وەکو برەی ئەو توتنە زیاتر لەگەر ئەو جیانە دەگونجێ. باشە کاکازم باسی ئەم سەرینەو بۆ کردم پێشەوەی دەستکەیمە بەرنامە وتت ئەمە چیرۆکێکی خۆ هەیە ئەنجامەیە بۆمان باس بکەین بەڕێزی ئێستاش لە گەداوی مامەستاکە لێرە لە مەکتەبی مەگوندیا مامەستا محەممەد ئەوەی لۆوەکو دیاری نامگۆتی زمانی برێن لە دێهاتەکان پاشاکە ویان دەبینی کابراچی چێخوا بوو یعنی کابراچ ڕدێن سپێک لە گوندەچە بوو ئەوجە گوتی وەختی خۆی کە باپیرم ژنینە گوتی ئەو بالیفیان بەهادێهینە ڕحمە لەدا بەزە بدوەیە ئەوجا گوتی عینەن باب میش گوتی ژنینە باپیرم گوتی وەلای کوڕمەخت خۆی ئەو سەرینەیان دایمێ ئەمنی هەتا قەتەوەمە ئەو سەرینەت بدەمەوە بەهادیان بەزە لە باب و باپیران لۆ گوتی لۆ هێ مێژوەکەی بڕوە نێزیک 100 ساری بەخوا ئەو بالیفە ئێستش ئاوا لە لای تۆیە ڕحمە لە داکوبارێ لە گۆی لەکنە من دەزانام دەفۆتەوە هەموو شتوکە تێیدا زۆر سعیانی ماشە لای دەوێت خەوی خۆشە یعنی لۆ بنهەنیشتی خۆت زۆر خۆشە ینی لۆ دانیشتنەکەی وەڵاشن ئێستا بەوانە ڕازی نابێکاکە بەێ وڵی دەناو شتە عادیمانە هەمویان ئێستا گەر بەکاری بێنین بۆ جوانێک بەکارێنین بەڵام بۆ خۆت زانانی ئێستا شتانە بە خوددا ڕاست بەکاری ڕۆی ئەوەی کە بۆ ژیانی ڕۆژانەی خۆی بەکاری بێنە بەڵام بۆ جوانی ئەتوانی لە ماڵەکە بە خوددا دەنا لە ڕووی گران بەهای گرانی شنەوانە یعنی تایبەتمەندێک خۆشیان هەیە ئەوانە ئەو شتە کوردەواریانە هەمووی یعنی ئەم نەفەر هاتە سەردانی کردی من نەخۆش بە نەخۆش دەرێ بە ساتی مە عەزم لێیە یعنی کات زەوەج ئەرێ وەڵا لە غەیرە گوندیکانینا لێرە بە سعاد لە نامایەوە یعنی دەرێت یعنی زەوەکەم زۆر پێ خۆشەی ماشەڵا ئەو ئێمە شتێکە لێرین هەر بێزار نابین بین سێری بکەین جام ڕاستمە و شتەکانیشم گرتووە ئەوە خزمەت هەموو چین و توێژەشی دامە هەرچی سەردانم خزمەتی دەکەم کەس هەیە ڕۆژانە بتوانانی ینی ڕێگەیان ئەی بێن سەردانە بکەن بوون نەوانێت هەیە بێسەردانی ئێرەکە چکۆیرەوەکو مۆزەخانێکی بچووک وایە بەڕاستی بەێ ئارێوەڵە لە خاستن خەرچی دێهاتی خۆمان و برادری وانی لەو گوندەکانی دەور و بەر زۆربەی خاستە زیاتر دستانان مەرەقیانە دستانە ئێرە جێش تایبەتە بەڕاستی زۆر خۆشە وەکو غورپ ئێستا دەستمە غورپی ئەو دیوی دێمەوە ئێرە پەرحەشی زۆری دلم دەکرێتەوە ئێستا تەژبی نەبیکو دەرێک پیاوەک دوو ژنی هەبی یعنی کە ڕۆژانە جاروێ وەڵات بە قورعان لە مەیتەکمان ناشت لەوانێت سێونی شێ واتمەوە سەرەکەم لێرەدا ئەوزە چیمەوە مارێ ئیلا چیمەوە ئارێ بەخوا یعنی ڕۆژانە دەبی سەرش لێرە دەمیان لێ دابنیشە زانەکە قسە ناکا بڵێوە چێوە هەموو ڕۆژە لەو ژوورەیە لای ئێمە دابنیشە بەدی بەزیعنی ئەو شتانە ڕێگریشم نیە لە ئەو شتانت ئێستا دوونێ پێری هێوارە وختەش گوتەوە سعاتەکەتەوە چ دەکەیت بزر بووی بۆ لێرە لە گشت شتی بۆم هەر بزر بم لێرە هەر بزر بم نادەبینی شتی دروستەکەمەوە یان دەبینی دڵە پێیانەکرێتوانەکەیت زۆر هەر یعنی بەریارێ وڵی زۆر تۆ بە دڵ و ئیشاکەی بۆیە شتەکانیشە زۆر جوانن و هەر شتێکەوە بڵێ چیرۆکێکی خۆی هەیە پێ دوتم هەر خۆیان ئەنجامێ بۆم باس هەمووی یعنی ئەوانە هەمووی ئەو شتانە هیچ بەلاش دروست نەکرا ئێستاکە ئەوە ئەو ئافرەتەکە ئەو چیغی دروستەکە چیغەکان دارەکانی قەمیشن ئەوی دیشی بەنە کە دروستەکە لۆ چ دروستەکاتن ئەوە وەکو سیاجێک لێ دەکات لۆ ڕەشماری دەبتە ئەوەی سیاجی ئەو ڕەشمارەی ڕاستە یعنی ئەو تەونەکە ئەو تەونەی دەچنی تەونچنمان هەیە تەونچنی چاکەی لە ناو کوردەواری کە ئەو تەونەی دەکا وەکو ئەو لاچێش و مافور و شتانێکە لێ دادەنیشی هەموو لە بەوەی دروست دەکرێتن ڕاستە هەروەها بێتەوە ئەوانەی کە ئێستا ئەو مەشکەیە ئەو مەشکە ڕون و
ئەوە پیستە ئەو پیستە ئەو عیوانەی کە کراتە مەشقا ئێستا تەعدا دەکەم لەوانەیە 100 نەفەری ئێستا ئەو سەردەمەی بینە یەکێک ئەو مەشقە پێ دروست ناکرێت کابرا پیستەکەی چادەکە بیزێ کوونەکە دەبڕیتن بەس ئێستا ئەوە کە سەری عیوانەکەی بڕا هەموو لە ملەکەی های گۆشتەکە هەموو لە ملەکە هاتە دەرێ بەبێ ئەوە یەک کونیشی تێدا بیتن دوا بەعیر و جفت و هەنار و شتی وە ناوەکە هەموو دەغارێن و دابۆنەکەی نەمینێ عینن ماسی تێدەکرێت ڕادەهەژینن دەفتە ڕوون و کەرە و یعنی زۆر شتی بەرهەمی کوردەواری لێ دێتە ئیجاد ئابەرێت. کاکازم هیچ کەسێک نییە داوا بکەی هاوکاری بکە بۆ ئەوەی کە تۆ بتوانانی مۆزەخانێکی بچکەیتەوە چکە بەڕاستی ئەمە پێویستە خۆتەزانی کولتوری کوردی زۆر دەوڵەمەە زۆر لە هەنێ ڕۆ ئێمال کراوە کە شوێنێکی تایبەتمانە بەوە ئەجا تۆ حەزناکی کەسێ هاوکاری بکە بۆ ئەوەی کە ئەم شوێنەی خۆت گەورە بکەی داواکاریت چییە؟ بەرێ وڵە زۆر عەزم لێ هاوکاریم بکرێت زۆریش یعنی وەکو دەری تەقدیمم کردێ لۆ ئیشی خۆم یعنی بەڕاستی گوناعەکە ئەو ڕۆکە ئەو هەموو کە لەو پارە کوردەواریانە هونەرەکەی من لەوەیدا کە هەموو بە گچکەی دروست کردەوە بەرە یعنی هەز دەکەیت شتە کۆنەکان بەرەو لە ناوچوونە بەڕاستی کەم بوونەوە بەس ئەوانە لەکنم لە خوای بەزیاد هەرچی ئەتو برێ ئەو شتەنی ئەم دەبی دروستی کەمەوە کەسانی وەکو تۆ پێویستە هەبن کە ئاوا ئەم شتە کولتوریانە بەهێڵنەوانێ بۆ بە خوددا بەڵێ بەڕاستی عەزم لێ نارم شوێنەکەم گەورە بیتن و سەدانی وەچینگۆ دێن خزمەتیان بکەم و ئەوانە بە زۆربەی ڕەوزەکان ڕەوزە دێن تەلەبەی دەنن بە مەکتەبەکان کە دێن لێرە بەڕاستی ئەو شتانان هەموو پێدەناسێنن بەو مندارانە دەرێمەوە بابوو باپیران کاریان پێکردووە و جاخۆی ئەوە زۆر گرنگە کە مناڵ لە سەرەتاوانێ فێری ئەوەی بکە مامۆساکان بێن بیان هێن بۆ مۆزەخانەش ئەو شوێنانە کە کولتوری خۆیان بەڵێ قسەکەت زۆر جوانە جیلی ئەم سەردەما ئێستا من خۆشم زۆرینەی کە لێرەیە هەیە ناوەکەشی نازانم و نەشزانم بۆچی بەکاردێ قسەکەت جوانە ئەوە زۆر گرنگە کە ئاوا شوێنێک بکرێتەوانێ بۆ تۆ کە ئەم شتانە پیشانی خەڵک بیت بە خوددا جا بەخۆی ئەگەر ڕاستی دەوێت ئێمە ئەوانە لە ناوماران بڕۆکە لە ناوماران بڕک زەحمەتی تێدا دەبینی کابرا لە ناوماری خۆی هەموو ڕۆژە میێوانی دێتن و شوێنەی جێیەکی لابەلاو تایبەتی خۆتەبی خۆشە یعنی هەر لاەنێک بێ سەردان کاتی وەچ کابرا گوتی ئەلعانە لەگەدابێم لە نامارێش هەرچی بێ نارم خزمەتی دەکەم زۆر پێ دڵخۆشم بەس وەڵی زیاتر زەوقم دەکەوتە سەر شتەکان لەوانەیە شتی کە بە گچکەم دروستبارێ لەبەرەوە شوێنەکەم گچکە زۆر شتم هەیە ئێستا بە گەورەی نەمهیناتەیرا وەڵا لە سەبانیم دانا چ لێ بکەم لە سەربانم داناوە عینەن ئێستا کۆتکم ئەوەم هەیە ئەوەندە گەورەیە ئەوەی جۆنی هەیە جۆنی بەرتە یەک ساواریان پێ لێ دەکە بەس ئەوەی ئێمن ئێبرنجە دارە تایبەتە زۆر میمادی سەیری بکەین بە خدای بڕەکجەیەکەی ئاسەیەگەی دەبیهینمە دەرێنەکە شتەکانم نارم تێڕی ئاوێم هەیە شتی ئەو کۆپەران و شتی گەورەم هەنە عیبنە ئێجێدری و ژۆوانەی کوردەواری ئیشی پێکردیان لەبەرەوە شوێنەکە گچکەی ناتام لێدا بنێ ڕاستەکەی وایگە شوێنەکە گەورەتر بێتوانێ ئەدی کوارێ وڵات زۆر ئەیکا کازم باسی ئەوەم بۆ بکە وتت ئەوە دارێکم هەر دۆزیوەتەوانێ و یەکسەر کردومە بەو بڕنەوە ئەویان ئەوە ئارێوەلاگەر بکرێتن هەر بینمە بەردەستام زام دانیشە نادانیشە ئەوە هەر دارێک ئاحتیادی دار بوو ئەوە حەزم لێ بوو بکەمە بڕنۆیەک لە کوردەواری ئەو بڕنۆی زۆر هەبوو یعنی هەر جوانە لۆ دیوەخانێ وەلەو لەگەت سەکی دانیمە بەس شتێکی جوانە عینەن هینام بەسی نام تەماشا قیاسەکەم کردو لەونەکەی و ئەوەکەی عینەن بزەبت ئەوە دارێکی ئاحتیادی عەزەکە ئەلعانەکە وەشی پوشی هەرێکە ئەویدی ئێوەزی هەموو ئاسینەوە هەمووی ماقەنەزمەی و ئەوانە هەمووی سەرسێرە و شتەکان کو هەمووی وەچی خۆم دروست کردەوە ڕاستەکەی کەس هەیە داواکاری هەبێت لەسەرەوەی کە سەردانی تۆ کە حەز بکات ئەم شتانت لێ بکڕێ بۆ نمونە یان ئێستا بۆ نمونە من حەزەکەم شتێکت لێ بکڕم تۆ ئەیان فرۆشیتەوە یان بەس لەسەر تەڵەب دروستیەکەی بە خودای زۆر کەس تەلەبی چ فرۆشتنەکە لێکردیمە کە بفرۆشم درم نایە بفرۆشم کاکازم دیقەتی شتێکم ماوەسەکاتمە ژوورەوە بەڵێ سمۆرەیەکم بینی لەویە جاوتت ئەوە خۆم مۆمیام کردووە بەڵێ هەرێولاوەلو مامەستاچی ئاینی چوو بوومە ئاقوبانی هەندە ئیشی هەبوو لە بۆم کرد وەختەچی لە تازێکی بوونام چوو بووە بازاری وەختەچ هاتەوە سمۆلە سمۆرە بە مردی هینا بۆ گوتەوە لە سارە لێدا بوو هینامەوە گوتم لۆ هەیە بەکەڵکرد بێ وەڵام نیشار هینامەوە و ماشەڵا ناوەکەم دەری نامۆمیام کرد وەکو مۆمیاک و عینەوە دامنا بزەبت ڕاستیە
تۆزە قورسیشە دروست قورسا بەرێ هەموو ئەو شتانە بە قسە باز دەکەم بەس هەموو زۆر بووە ئەکید بە دروستکردن چتە بۆ لەوانەیە بە هەفتە پێوە بم بەخواتە دروستم کاتێکی زۆری بۆ دروستکردنی ئەم شتانی کە دروستێکیتەوە کاک بەڵێ لۆ هەیە ئەلعان هەندێک شتەیە ئەو هەموو شتم لە ماری خۆم نەبیتن کە دەبینی ئیشم پێ ئێستا ئەو عاربانە کەر و جێ درێژە ئێستا ئەوانە وەکو پلێت خۆ نیشانەدا وایە هەرچە ئۆدێک شتێکی ویستم وەکوی بەکاربیینم نەبوو ئیلا هەستم ئۆدەشی زەیتونم کڕی بەس پیسەبیلەوەی بەخوای بەشتەکان بە تایبەتی بێنی ئەنجا بەخوات تەنەچ ڕوونی ڕائیم دروست کردەوە بەڵێ وەکو خۆی بزەبت بەخوای هیچ پێویستم بە دەهنەکەی نەبووە دەهێنەی ئیسپانی تێدا بە 3500 بچەوە بوو لەنا قۆدێشم کرد بەس لەبەرەوەی تەنەکەی پێ دروست ڕحمە لە داکو بابێرەوە لە زۆربەی شتەکان ئەوها بە دەبینی هەموو شتەر بە دەست ناکەی لە ماری خۆدیا ئەنجاکە کازم حەزەکەم باسی هەنێک لەو شتانە مامۆ بکەی کە چۆن دروستە کردوونە تاوانێ ئێستا بۆ ناوی ئەوە من هەر نازانم بۆچی ئەوە جەنجەڕە ئەو جەنجەڕە ئێستا دەڕاستە بەدەلی هاتیە ئەو جەنجەڕە لۆچە هاتە کە ئەو گەنمەی دەدوراوە گەنم و جۆیە دانی ناوەسە جۆخینی ئەوە جۆخینی پێدەرێن ئەوە عینەن ئێستاوا بە گچکەی ئەویان بە بچووکی دروست ئەوە بە بچووکی عنی وەچی دەری عملیەکەی ئەوە شتەکە بەس ئەوەکە جەنجەڕەکە بەخۆ ئیشەکە ئەوە دەکا جارە بیبیسمونەش بەزای بچی بەکاردە ئەوجا هەمووش ناوی خۆی هەیە ئەوە پێی دەرێن دەفە ئەوە دەفای پێدەرن ئەوە هەردووچە ئەوانە دەفای پێدەرێن ئەوە بنی ها وەکو ئەوە لەبەر ئەوە گەرمەکەی هەموو هور دەکاتن و قەسەرەکان و چێ بەکارێناوەکە کازم تیژیشە زۆر ئەوان عینن بەخۆی بالتەیە بیلادی بالتەی پێدەرن ئەوە بالتەی پێدەرن ئەوەش ئەوەکەیتی سەقوەکەیتی کە ئەوەی هور دەکاتن ئەوجا ئەوە نارم هەمووی ناوی خۆی هەیە عنی هەمووی یەک بزمار بەلاژ لێ نەدرا هەمووی ناوی خۆیان هەیە و عوشترۆکەی پێدەرێن ئەوە وەکو گوتم دەفەی پێدەرێن ئەوانە هەمووی ناوەکانی بزەبت هەمووی دەزان بە زۆر کابرا گوتی هەموو منۆ ناتە سەردەونەکو من هەر نازام هەنێکی شت کە دا ناوە نازان بۆچیش بەکاردێت بەڕێزی جیلیم تازەیە معنەشانە زۆرینەیم نەبینیوە بەزەوەی سەرنجی منی زۆر ڕاکێشا ئەوە بووکەوتت ئەوە هەر تەواو یعنی ئەوە هەر لە خوری عیوانی دروستکرا ئەوە کە پەنجی ئەوەی پێدەرێن قاپوتی پێدەرێن شوانەکان کە لە ئاقاری دەمانەوە شەوینی پێدەرێن شەوێژ لەوێ دەمینێنەوە لە باتەوەی کە بەتانی وشتی بن ئەویان لە بەرەکە لە خۆیان لورەدا هەر حسابکە لە ناو پێخەفی مارێ دووستیان شتەی زۆر تایبەتمەندی بارانیش لێدا ناداتە ڕووی ئەوەکیش بینیم خەڵەتی بوو ئەوێ بەێ بزەوی ئەوە کلااوەکەشیان لەگەرە بەخۆی خوری تەواوەتی نێوەنی خوری تەواوەتی نیە نە بەس بە گچکەیم دروستکردەوە عینە شێوازی وای ئەمن عەزم لێیە شتەکان ئێستا تەلەی دەبینی ئەو تەلەم هەیە لەسە گەورەی هاوەم بەخۆ دروستکردەوە تەلەی دوو بۆچی بەکاردێت ئەوە دەبینی کابراگەگەر تەیر و تار و شتی وای هەیە یان دەبینی ڕیوی فێر بە تەیر و تارەکەی دەخوایان شتێکی ئەوە هەیە ئەو تەلەلۆ دادەنێتەوە پێدەیگری وابزان بە گەورەیش داد ئەوەی ئێشم هەیە یەکی دیم هەبوو دوو کەوانە سووم لە چێن دەرێم هینە لە مەلەکانم هینا دوو کەوانە بوو شتێکی زۆر تایبەتمەند و بەس برادەرێک لۆ قەراجی بردی گوتم بە ڕاستی پێ برێم ئەگەر لۆ مامزوو شتی بیگوت پێم گوتم تەواو نە زمانەی نما ئەوانەی نما گوتم لۆ مامزوو شتێەوە هابی نادەمێ سوندمدا سوندی خوارد گوتی نابخوا لۆ مامزوو شتی وهانە نابم گوتی لۆ گورجیمە گوتی ئایوان و شتم هەیە لەبەر گورگ شتی گوتی جار بە جار دادەنێمەوە ئەگەنا لۆ نادەم چکە شتی وهانە بەڕاستی جیاوازەکەی تۆ لەوەیە کا کازم کە زۆر کەسێ ئێستا شتی فۆلکلۆر ئەهێنێت یان دروستێکەنەوە بەڵام تۆ جیاوازەکەی تۆ ئەوەیە کە هەمووی بە بچووکی دروستەکەیتەوانێت ئەمەش قورسە بەڕاستی وەنیا کە تۆ وەک لەوەی تۆ بە گەورەتر دروستیکەی قورسە کە ئەو وردەکاریانە بکەیت بە بچووکتر دروستی بەێ ئێستا ئەوواە بە دەستمانەکە گوتم بڕنەوەی دروستم کرا هاتەمان شاکە ئەوە بە بچووکی ئەوەتە ئەو ڕاوچێوا لە پشتی عینەن بەزە بدوەکووی ئابزان لەسەر بچووکی چەند گزکەم دروست کردەوە ینی ئەوانە بەڕاستی ئەڵام جیاوازەکەی تۆ ئەوەیە و کە ئاواشتەکان بە بچووکتر دروستەکە کە بەڕاستی زۆر قورسە یعنی توانیت ئەوە نەوردەکە ئەریانە بکەیتەوە هەر کوژ بی دەومێت دەزانیت چێ کوو بە شتەکە دوچخۆ ئەگەر بەس شکلەکەی پێ بچی دروستی ناکەم بەخوا دەومێ وەکو بیلادەکەی گەورەکە کوو بە ئەو هابی ئێستاەوە پلێمزیم دروستکرە پلێمزی کۆرێ و نانیا ئەوان پێدەگوت عینەن وەکو خۆم دروست کردەوە ماشە لە هەرچات و برەی
ئەلان لەو شتانە لێم پرسە برێریا و شتەتێ کوردەواری ئەم دەبی هەم بیتن ڕاستەکەی ئا. کا کازم بەشداری فیستیڤالەکانەکەی چکە پێما بێوتت لە چەند فیستیڤالێکا بەشداریم کردووە کە ئەم بەڵێ. شتانەم بردووە بۆ فرۆشتن ئەم شتانە بردبوو یاخود تەنها بۆ ئەوەی کە خەڵک سێریکا با خدای بەز لۆ دەورەمەندکردنی فیستیڤالەکەی دەچم خەرێک لەبەر هەندێک زۆر عزیز چکە شتەکانی من تایبەتمەندی خۆی هەیە کابرا دەبینی جیزی دەینی یان دەبینی هەندێک شتێ هەنجینە پلانە ئەو شتا سرکە ئەوە شتە کوردەواریەکانە بەس هەرچی ئەو کەلەپەلە کوردەواریانەی من تایبەتمەندی خۆی هەیە بچووکن و هەموو لەسەر شێوازی قەدیم دروستم کردەوە خەرکەشی زۆر یعنی مەرەق دەکاتن زۆر دەرێت دە بفرۆشە دە ئەو شتەمەوە دەرێمەوە ئێمن ئێفرۆشتنێ نیە بەس لە ئەو هیناکە فیستیڤالەکە پێ دەورەمەند بیتن و یعنی لۆ فیستیڤالەکان مەکتەبەکان سالانە لۆ هەر هەموو مەکتەبەشی چوومە لۆ ڕەوزەکان شتەکانە بە یان بۆ ماڵەوانە ئەوەی کە مەکتەبەکان دێن ناو لە بەخۆی تەلەفۆنم بۆ دەکەن دەرێن کاکەس هەفتەک پێشانجی دەرێن نەچێت چلادی ئەو ئەفتەمە پلان تاریخی فیستیڤالمان هەیە زۆر بە سارانە لە بەر وەختی جلی کوردی و ڕۆژی ئالا و ئەوانە بەڕاستی زۆر تەکلیفم لێ دەکەن لە مانجی سێ لە بەهاران دەچم هەمووش دەبم خۆ بەخش بەخوات شتەکان داینمەوە دەبینی شتەکان هەیە دەشتێ زۆربەی شتەکانم زەربەی پێدەکەوی بەس لەبەر ئەوەی کە دەچم بە دەرم قەیدینە باشتە کوردەواریەکان جیلی ئێستا شارە زاب بیتن ئەوە زۆر گرنگە ڕاستەکەی کە ئێستا لە مەکتەبەکان ئەو شتە هەبێت زۆر گرنگە کە مامۆسا و تەلەبانە فێرکە شارەزایان کا بە کللتوری کوردی ئاشنایان کا بە ئەو کللتورە کۆنە چکە زۆر گرنگە چونکە کللتور ناسنامەی گەلە بەڵێ شانازی پێوە دەکەن کللتوری کوردی کە ئەو هەموو شتە جوانەمانەیە کە ئێستا زۆر گرنگی پێنادرێ بەڵێ ئەەکەم باسم بۆ بکەی شتێکی خۆش کە بتێ باسی بکەی بۆمان لە کاتی دروستکردنی ئەمانەیە یاخود کەسێک کە سەردانی کردووی بەڵێ بە خودایی بەخۆی لە هەموو شتێکی وەچ گوتیت دەبینی لە هەموو ئەوەی بەسەر هاتە شتێکی خۆتەیە بەڵێ ئێستا لۆ نمونە ئەو بڕنوێت زەمەعات ملیان لێ نام گوتیان دەچینە سەفرەی دەبی بڕنۆیەکە لەگەرە خۆبینی هەندە ڕسم پێدەگری هەستان ئەو بڕنۆیم لەگەرە خۆ لەوێن دەرێ چوینە شێخ تورات بەخوای ئەو زەمەعات دیاربی ئەو هەلێ دەکەوە سێچا برادر لایمە بگوتیارێ داد دەکرێت لەو بەردەی ئێ بگرن وەڵامیش ئەو هەڕام پێشا ماقەنەجمەکەم ڕاشا دامنا و گوتم لەگە چیان بەردی داگوتی ئەو بەردەی وەڵامی هەتە هەر ئەوم کردێ ئەرە گوتی ئەوڵۆ ناتەقینی کاکە گوتم هاتوو باێ گوت دامێ کوڕە گوتی ئەوڵۆ هاسووکە تەماشای کوڕگۆیم بەخوا بەس لۆ دیکۆر و جوانیم دروست زۆر بەس زەبدارێ وڵات چاوەڕێ بن گولای بامەش ئێنی داویشترا ئەنجا من دەستخۆشیت لە یەکەم کاکازم کە تۆ گرنگی داوەتەوە بە کللتوری کوردی و هەوڵەیاوە ئەم شتانە دروستکەیتەوە بەڵام بە شێوازێکی جیاوازتر ئەنجا ئەمەوێت لە کۆتایی قسەکانمانە تۆ چیت هەیە داواکاری چییە و دوای ئەوەش داواکارێکی بچووکم هەیە لێو کە بەڕێزی بتوانیت دانە بەزانە ئەو شتانەمان بۆ ڕوونکەیتەوە بۆچی بەکاردێن چۆن دروستی کردوونەتەوانێ ئەو ئەسێتەشمان بۆ لە خزمەت داما یاخۆ بە خێر بە سەر چاوم فەرموو بە داواکاریت هیچ نییە حەز بکەیت بە خوددا داواکاریم ئەوەیە زۆر عەزم لێ بوو بەڕاستی جێگاکم هەیە یعنی عەزم لێیە ڕێم پێ بدەن کە بیکەمە دیوەخانێک لە ئەو کەلتورە کوردەواریانە یعنی تایبەت بەو شتە کوردەواریانە یعنی هیچ داواکاری دیگە ئیشەڵڵا ئەوەش جێبەجێ بێ ئیشەڵڵا کاکە بەڕێزی ئەنجا حەزەکەم تۆ هەسیت و ئەو شتانمان پیشان بێت یا ئەڵڵا ئەویان ئەوە شەی مویە مووی پێ دەپشکنێنەوە ئەوە شەی مووی پێ دەرێن شەی خوری هەروەها دێتەوە ئەویان ئەوە قاپوتی شوانانە کە شەوینێ دەکاتن وەکو نوین لە خۆلوولەدا ئەوەش لە هەندە جیان پێ دەرن کەلەغ لە هەندە جیان ئەوە زەوی پێ دەرێن لە کنەمەت زەو زەوی عیوان بڕینەوەی پێ دەرێن ئەوە کلێتەیە پێداوەرەوە ئەویان پیشەقانە کەنگر و پشتیوا پێ دەکرێتن ئەوە لبادا ئەوەشە لە خوری دروستکرا ئەو لبادا ئەوەش تەلەی ڕیوی و ئەوانەیە کە پێدا بینەوە ئەوەش قرقرەی پێش عیوانی پێ دەرێن زەنگور قرقرەی پێش عیوانی ئەوە ئەوجا پێدا بینەوە بزانین ئەو شتانەی دی ئەوە داسی پێ دەرێن داس
ئەوە داسە قەرانجیشم هەیە عینەن ئەوە داسی پێدرێن قەرانجیش وەکو یە بەس باریکترە لەو بەریمدا ئەوە ئێمەنتیقایمەیە ئێسۆران ئەو داسە ئەوەش ئێبادینانە مەلەغانی پێدەرێن ئەوە دەغر و جیا و شتی پێ دەکەن بەوەی دەستکەدارە چێ بەستێم نەگرتیان ئەوەش بڕنەوەی ئەوە هەموو کەس دەزانی و ئەوە هەر وەکو گوتم شەی مویە ئەوەش کوپەیە و شەربەنە و ئەوە فانۆسە و ئەوەیان سیکسیکە ئەو سیکسیکە یعنی ئەوەی مێژوەکی زۆری هەیە ئەوە زمانی خۆی ئەگەر یەکەشی زۆر زۆر دەورەمەند با لە گوندەکان یعنی لەوانەیە تەنەکە نەفتە چابانەکە هەمووی بە شوشۆکە هەیە بوو چرادان بوو ئەوە سیکسیکە نەفتەی پێدەرێن نەفتیان پێدای نادەرێت لە بۆ بەردەستی خۆیان ئەوەشیان کوچ ساواریە ئەوە ساواریان پێ لێ دەکرد برێن چەند مەزموعەن ئافرەتە و پیاوەک لەگە یەکەم ودایان کوتاوەکو خوشک و بران و ئەوەش پەنجەرەنە و ئەو گازە ئەلان لەوەی هەیە برێ ئەو گازە لۆها گەورەیە ئەوەیان لە بادینا پێی دەرێن کەلبەتان ئەبۆ ئەوە گچکە ئەمەش دەرێن گاز ئەوە نالبەندانە نالبەند نارەکەی بنی پێی وراغ و شتیان پێ دەگۆڕدۆی ئەوها گەورەیە ئەوە شفاقی تەلە و چێشکە و چۆلەکە و شتیوە برین ئەوانەش ئەوە نیری پێ دەرێن ئەوە نیرە لەسەر ملی جێدرێژی دادەنێن لە بۆ جۆتی ئایوا ئەوەی جۆتی ئاردی و لە بۆ زۆر شتی بەکاریان هینایە ئەوانەی ئەو گچکانش بینەوە سەر ئەوانە ئەوە جەنجەڕە جەنجەر عینن ئەوەتە بە گچکەیم دروست کردی لەسەر جۆخینێکە دەیکوتی ئێستا بەدەلەکەی دەڕاستە هاتیە ئەوەشیان مەشکەی پێدەرێن ئەوە تەونە دەکەنە مافور و شتیواوەچی ئەوانەی وا لە من پێیمە ئەوە مافورن ئەوانە ئەوەشیان ئەوە چیغی پێدەرێن چیغی دروستەکە بە قەمیش و بەنی وەکو سیاز لە بۆ ئەوها لە بۆ ڕەشمارێ لۆ ڕەشماری دروست دەکرێت چیغی پێدەرێن ئەوەشیان ئەوە ڕاوچیە و بەخۆی بە هەسپەکەی دەچی لۆ ڕاو دەستخۆشی لە یەکەم بەڕاستی شتەکانە زۆر زۆر گرنگە کە ئاوا گرنگی بە کەسانی وەکو تۆ بدرێت لە من دەستخۆشی لە یەکەم لە کۆتایی سەرهردوو چاو بەڕێزن و ڕەحمە لە داک و بابتان سەرهردوو چاو گەورەتان کردم یاخوا بەخێر بێت سەر چاو. جا خۆشەویستان هەروەکو زانیتان ئێمە کە سەردانی کاکازممان کرد بۆ ئەوەی ئەم شتە کولتوریە کوردیانەتان پێ پیشان بینەوانێ و جیاوازیەکەی ئەویشتان پێ بڵێن کە ئەو شتەکان دروست دەکاتەوە بەڵام بە شێوازێکی بچووکتر باشە اینجا من حەز ئەەکەم کۆتایی بە بەرنمەکەم بێنم لە ئێرەیە هەتاوەکو بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ بەڵام یەک شت هەیە ئەمەوێت کە لە بینەرەکانی خۆمی داوا بکەم هەر کەسێک کار و پیشەیەکی جیاوازی هەیە یا خوشتێکی جیاواز ئەکات پەیوەندی بکە بە کەناڵی دیمەنەوانێ و بۆ ئەوەی ئێمە سەردانی بکەین و باز لەو کار و پیشە جیاوازانی ئێوە بکەین و خزمەتێکیش بە ئێوە بکەین. اینجا ئێستا من پێتانەڵم هەتاوەکو بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ.